سلااوتان لێبێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. هیوادارین لە هەرپێهان ساغ و سلامەت بن. ئەمڕۆ یەکشەممە 29 گەلاوێژی ساڵی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 20 ئاگۆستی ساڵی 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێری چەند هەواڵ. پەیمان نوێکردنەوەی دادخوازان لەگەڵ ئاواتی گیان بەخکردوانی شاری بۆکان، ناڕزایەتی خوێندکارانی سەقز لە ئاست تەواو نەبوونی پرۆژە زانستیەکان، بانگێشت و لێپرسینەوەی سێلاوی خەڵکی کامیێران لەلایەن حکوومەتەوە، دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی لە ئیلام و جوانڕۆ، ناڕوونی چارەنووسی دوولاوی دەست بەسەرکراو لە سەرپۆلی زەهاو، کۆبوونەوەی خوێندکارانی دەدان پزیشکی لە تاران، پشتڕاستکردنەوەی حکمی 6 ساڵ زیندانی کەیوان سەمیمی و گیان لە دەستانی 11 کرێکار بەهۆی تەقینەوەی بۆمب لە پاکستان. درێژی هەواڵەکان. پەیمان نوێکردنەوەی دادخوازان لەگەڵ ئاواتی گیان بەخکردوانی شاری بۆکان بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی شەممە 28 مانگی گەلاوێژ بنەماڵەی دادخوازانی بۆکان لەسەر مەزاری هیوا جانجان و ئەمجەد عنایەتی کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. بەپێی ئەو راپۆرتە بنەماڵەی دادخوازان و ژمارێک لە خەڵکی ئازادیخوازی بۆکان بە کۆبوونەوە لەسەر مەزاری هیوا جانجان و ئەمجەد عنایەتی وێڕای ڕێزلێنان لە یاد و بیرەوەریەکانیان بە دانانی گوڵی سوور لەسەر وێنەکانیان بەڵێنیاندا درێژە دەری ڕێگای پڕ لە شانازیان بن. جێگەی ئاماژەیە کە شەوی پێنجشەممە 26 خەزەڵوەری ساڵی 1400 هەتاوی 5 هاوڵاتی خەڵکی بۆکان بە ناوەکانی مستەفا شەعبانی، غەفور مەولودی، هەژار مامخۆسرەوی، هیوا جانجان و ئەمجەد عنایەتی لە ڕەوتی ناڕزایەتیەکانی ئەو شارە بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانیان لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد.
ناڕزایەتی خوێندکارانی سەقز لە ئاست تەواو نەبوونی پرۆژە زانستیەکان. ڕۆژی شەممە 28 گەلاوێژ خوێندکارانی سەقزی لە ئاست تەواو نەبوونی پرۆژە زانستیەکانی ئەو شارە ناڕزایەتیان دەربڕی و ڕایان گەیان پاش 21 ساڵ لاوانی سەقز لە چاوەڕوانی دروستکردنی زانکۆی زانست و تەکنیکدا ماونەتەوە و بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێکیان پێنادەن. لە ساڵی 1382 هەتاویەوە بڕیاری دروستکردنی چەند کۆلیژی سەر بە زانکۆی سنا لە شارەکانی سەقز بیجار قوڕوە و مەریواندرا. یەکێک لەم کۆلیژانە زانکۆی زانست و تەکنیکی سەقز بوو کە پاش بە دواترچوونێکی زۆر لە ساڵی 1393 بەردی بناخەکەی دانرا. بەڵام سەرڕای بەڵێنی بەرپرسانی ڕژیم لە ساڵانی ڕابردوودا هیچ ئیرادەیەکی جدی بۆ تەواوکردنی پرۆژەکە لەلایەن بەرپرسانی شار زانکۆی سنە و وەزارەتەوە نییە و بینای ئەو زانکۆیە هەروە بە نیوەچڵی ماوەتەوە. بانگشت و لێپرسینەوەی سێلاوی خەڵکی کامیێران لەلایەن حکوومەتەوە. ڕۆژی شەممە 28 گەلاوێژ سێلاوی خەڵکی گوندی گازرخانی سەر بە شاری کامیێران بە ناوەکانی ئۆمید سەبووری، پوریا سەبووری و مەنوچێر نەدیمی لەلایەن فڵعاتی و شارە بانگشت و لێپرسینەوەیان لێکرا. بەپێی زانیاریەکان ئۆمید سەبووری، پوریا سەبووری و مەنوچێر نەدیمی پاش بانکرانیان لەلایەن ئیدارەی فڵعاتی کامیێرانەوە دراونەتە بەر لێدان و ئەشکەنجە و پاش چەند کاتژمێر لێپرسینەوە ئازادکراون. جێگەی ئاماژەیە کە کامبیز نەدیمی شارۆمەندی دیکەی خەڵکی گازرخانی ڕۆژی 26 گەلاوێژ لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانی کامیێرانەوە بانگشت و لێپرسینەوەی لێکرا بوو. دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی لە ئیلام و جوانڕۆ. لە ڕۆژانی ڕابردوودا دوو لاوی خەڵکی شارەکانی ئیلام و جوانڕۆ بە ناوەکانی ئاریەن کۆخایی تەمەن 23 ساڵ و شەهرام عەزیزی تەمەن 21 ساڵ لەلایەن فڵعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتەکان ڕۆژی شەممە 14 گەلاوێژ ئاریەن کۆخایی لاوی خەڵکی ئیلام لەلایەن فڵعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ زیندانی ناوەندی ئەو شارە گوازرایەوە. دەست بەسەرکردنی ئەو هاوڵاتیە لە کاتێکدایە کە هێشتا دۆسیەی بەندکرانی جاری پێشووتری یەکلایی نەکراوەتەوە. ئەمجارش هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکرانی لەبەردەستان نییە. لەلایەکی دیکەوە ڕۆژی چوارشەممە 25 گەلاوێژ شەهرام عەزیزی هاوڵاتی خەڵکی جوانڕۆ لەلایەن هێزە لیباس شەخسیەکانی ئەو شارەدا دەست بەسەر و بۆ زیندانی دێزڵاوای کرماشان گوازرایەوە. ناڕوونی چارەنووسی دوو لاوی دەست بەسەرکراو لە سەرپۆلی زەهاو. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ پەیام ڕەنجبەر تەمەن 23 ساڵ و عێرفان مورادی تەمەن 24 ساڵی خەڵکی سەرپۆلی زەهاو 22 ڕۆژە لەوەبەر لەلایەن ئیدارەی فڵعاتەوە دەست بەسەر و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. بەپێی زانیاریەکان ئیدارەی فڵعات پەیام ڕەنجبەریان لە شەقامی سەرپۆلی زەهاو دەست بەسەر و دواتر هێژیان کرد سەر ماڵەکەی و وێڕای بێڕێزی بە براکەی دەستیان بەسەر کەلوپەلە شەخسیەکانیدا گرتووە. هەروەها عێرفان مورادی لە ماڵی خۆیدا بە شێوەیەکی درەندانە لەلایەن ژمارەیەک لە هێزەکانی فڵعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کراوە. جێگەی ئاماژەیە کە بە دووادەچوونی بنەماڵی ئەو دوولاوە تا بە ئەمڕۆ پێیاکان بووەوە هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسیان لە بەردەستان نییە. کۆبوونەوەی خوێندکارانی ددان پزیشکی لە تاران. ڕۆژی شەممە 28 گەلاوێژ خوێندکارانی ددان پزیشکی ساڵی 97 لە بەردەم وەزارەتی بەهداشت و دەرمان و ئاموزشی پزیشکی کۆبوونەوە. خوێندکارانی ددان پزیشکی ناڕزایەتی خۆیان لە شێوەی بەڕێوەبردنی ئازموونی شیاوی باڵینی و ڕاگەیاندنی دێرمەودای کاتی تاقیکردنەوەکان هەروەها بڵاو نەکردنەوەی سەرچاوەکانی ئازموون ناڕزایەتیان دەربڕی. کوژران و برینداربوونی دوو سوختبەر لە زاهیدان ڕۆژی شەممە 28 مانگی گەلاوێژ لە ڕووداوێکی هاتۆچۆ و ئاگرکەوتنەوە لە زاهیدان. سوختبەرێک لە نێو ئاگردا سوتا و سوختبەرێکی دیکەیش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. بەپێی راپۆرتەکان بەهۆی پێکدادانی نێوان دوو ئۆتۆمبیل و ئاگرکەوتنەوە شۆفێری یەکێک لە ئۆتۆمبیلەکان گیانی لەدەستا و ئەوی تر بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی زاهیدان کرا. جێگەی ئاماژەیە کە ساڵانە بەهۆی خراپی ڕێگەوبان و ناستانداربوونی ئۆتۆمبیلی بەرهەمی نەوخۆ دەیان کەس دەبنە قوربانی یان بریندار و کەمەندام بن. پشتڕاستکردنەوەی حکمی 6 ساڵ زیندانی کەیوان سەمیمی. ڕۆژی شەممە 28 مانگی گەلاوێژ لە قی 36 دادگای پێداچوونەوەی تاران حکمی 6 ساڵ زیندانی کەیوان سەمیمی چالاکی کرێکاری ناسراوی ئەو شارەی پشتڕاست کردەوە. مستەفا نیلی پارێزەری کەیوان سەمیمی لەو بارەوە ڕایگەیاند بڕیاری دەرچوو لە لەقی 29 دادگای ئینقلابی تاران
کە پێشتر بەسەر ناوبراودا سەپێنرا بوو لە لەقی 36 دادگای پێداچوونەوە پشتڕاستکراوەتەوە. بەپێ ئەو حکومە کەیوان سەمیمی بە 6 ساڵ زیندان مەحکوم کراوە کە زۆرترینی سزا واتە 5 ساڵی بۆ جێبەجێ دەکرێت. هەروەها ڕۆژی شەممە 28 گەلاوێژ جەلسەی دوهمی بەدواداچوون بۆ پەروەندەی ناسراوی وتووێژ بۆ ڕزگارکردنی ئێرانی ئەو چالاکە کرێکاریە لە لەقی 29 دادگای ئینقلاب بەڕێوەچوو. چوونەسەرەوەی ئاماری توشبووان بە شێرپەنجە لە پارێزگای گیلان. بەپێی ئاماری ناوەندەکانی بێهداشت و دەرمانی کۆماری ئیسلامی ڕۆژانە 10 بابەت توش بوون بە نەخۆشی شێرپەنجە لە پارێزگای گیلان تۆمار دەکرێت. بەپێی زانیاریەکان لە ساڵی 1393 هەتاویدا سەرجەم 3750 کەس توش بوو بە نەخۆشی شێرپەنجە لە پارێزگای گیلان تۆمار کراوە و لە ئێستادا ڕۆژانە 10 بابەت توش بووی نوێی شێرپەنجە لەو ئەستانە تۆمار دەکرێت کە کۆی گشتی توشبواندا 55 لە سەدیان پیا و 45یان ژنن. بەپێی توێژینەوەکانی زانکۆی گیلان ڕۆژانە 2000 تۆن زەبڵ و خاشاک لە نێو جەنگەڵەکانی ئەو پارێزگایە فرێدەدرێتت و شیرابەی زبڵەکان تێکەڵ بە ئاوی ژێرزەوی دەبێت. هۆکاری سەرەکی چوونەسەرەوەی ئاماری توشبوان بە شێرپەنجە فڕێدانی نائستانداردی زبڵی تەڕ لە دارستانەکان و سروشتی گیلان و ڕژیم هیچ بایەخێک بە تەندروستی خاڵک نادات. دوورکەوتنەوەی 160,000 منداڵ لە خوێندنی سەرەتایی. جێگری ئاموزش و پەروەریشی ڕژیم لە تازەترین ئاماری خۆیدا ڕایگەیاند 160,000 منداڵ لە خوێندنی قۆناغی سەرەتایی دوورکەوتونەتەوە. بەپێی ئامارەکان ڕێژەی دوورکەوتوان لە خوێندنی قۆناغی سەرەتایی لە ساڵەکانی 95 بۆ 96 هەتاوی 161,867 کەس بووە. بەڵام ئەو ڕێژەیە لە ساڵی 99 تاکو 1400 221 کەس بەرز بووەتەوە. تجارەت نیوز ڕۆژی شەمە 28 گەلاوێژ لە راپۆرتێکدا وتی کۆی گشتی بەجێماوان لە پرۆسەی خوێندن لە ساڵەکانی 94 بۆ 95 862,777 کەس بووە کە لە ساڵەکانی 1400 بۆ 1401 لە 126 زیادی کردوە و گەیشتووەتە 911,272 کەس. و دووە هەواڵ گیان لە دەستانی 11 کرێکار بەهۆی تەقینەوەی بۆمب لە پاکستان. بەرپرسانی ئیالەتی وەزیرستانی پاکستان ڕۆژی یەکشەمە 29 گەلاوێژ ڕایانگەیاند 11 کرێکار لە سنووری ئەو وڵاتە لەگەڵ ئەفغانستان بەهۆی تەقینەوەی بۆمب گیانیان لەدەستداوە. بەپێی راپۆرتی دەستگای هەواڵنێری فەڕەنسا پۆلیسی وەزیرستان لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە کە بۆمبێکی چێندراو لە ئۆتۆبوسی گواستنەوەی کرێکاران تەقیوەتەوە و 11 کرێکاری کوشتووە. بەپێی زانیاریەکان ئەو کرێکارانە لە پرۆژێکی ئەرتشدا کاریان کردووە و هێشتا هیچ گروپێک بەرپرسیارەتی ئەو هێرشەی لە ئەستۆ نەکردووە. هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر.